کۆمەڵی دادگەری کوردستان لە ساتی ڕاگەیاندنیەوە تاوەکو ئێستا وەکو هێزێکی سیاسی و ئیسلامی ڕۆڵی بینیەوە و هەوڵی داوە دادگەری و یەکسانی بچەسپێنێت و جیاوازی چیناتی نەهێڵێت. ئەندامێکی ئەنجومەنی باڵای کۆمەڵ ئاشکرای دەکات کۆمەڵی دادگەری بۆچی دروست بووە. ئێمە کۆمەڵی دادگەریمان بۆچی ڕاگەیاندووە تا کۆمەڵ بۆچی بەڕاستی بۆەوەمان بوو کە ئێمە ینی گەشە بە کار و پرۆژەی ئیسلامی بدەین لە هەرێمی کوردستان و گڕوتونیچکەی پێ بدەین لە هەرێمی کوردستان و لەمان کاتدا کۆمەڵ ببێتە هێزێک و هێزێکی گەورە هێزێکی بوێر بەگشت ئەو هەموو گەندەڵی و ستەمکاری و قوڕکارێکە لە هەرێمی کوردستان هەیە بچێتەوە. چالاکان و مامۆستانی زانکۆ دەڵێن کۆمەڵ توانیوێتی وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن ڕۆڵی گەورەی هەبێت لە بەگژاچوونەوەی گەندەڵی و هەمیشە لە بەرەی خەڵکدا بووە. لە ڕاستیە لە ڕابردووە و توانیوێتی لە ناو پەرلەمانە لە بەرەی ئۆپۆزیسیۆنە بە تایبەتی ئەگەر تەحدیدی کەین فترەی 2009 بۆ سەرەوە چ 2009 بۆ 13 چ دواتریش زۆر بە شێوەیەکی کارا لە ناو بەرەی ئۆپۆزیسیۆن و تا لە ناو ئەو پاکێجە کە چۆتە حکوومەتەوە مەسەلا لە سەردەمی 2009 بۆ 2013 6 پاکێجیان هەبوو لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی بۆ ئیسلاحی حەقیقی لە هەرێمی کوردستان ئەگەر بەهاتایە ئەوە بکرایە ئێستا بەڕاستی پایەکانی دەوڵەتی کوردی لەسەر ئەرزی واقع بنیان درابوو لە هەموو داواکاریەکانی تری شەقامە بێگومان کۆمەڵی ئیسلامی دەوری خۆی بینیوە و بەڕاستیش لە ڕوە نەتەوایەتەکەشەوە کاری خۆی بە شێوە کردووە توانم بڵێم ناو کۆنگری نەتەوەی کوردستانی شاکە من لەوێش کارەکەم. دەوترێت ئەوەی کۆمەڵ کردوێتی لە ماوەی ڕابردوودا هەوڵ بووە بۆ ئەوەی کار بۆ خۆشگوزەرانی هەوڵاتیان بێت وەکو هێزێکی سیاسی نەپاڵی بە هیچ حیزب و لایەن و وڵاتێک داوە نەکاری بۆ بەرژەوەندی حیزبی کردووە. هەڵوێستەکانی زۆر واقعی بووە وەکو ئەرزمکردن لە بەرەی گەلڕا وەستاوەتەوە و ڕوبەڕووی هەموو ستەمێک وەستاوە و ئەتوانم بڵێم داخوازیەکی شەقام بووە هەڵوێستەکانی کۆمەڵی دادگەری ڕوون و ڕاشکاوە و هەڵوێستەکاشمان خۆماڵیە پەیوەستنیە بە هیچ هێزێکی دەرەکیەوە هەتا ئێستا کۆمەڵی دادگەری و لە ئایندەشا سربەخۆیە و سربەخۆیی خۆشی پاراست و ئەمەوای لێکردووە لە نێودەڵی جەماوەری لە نێودەڵی خەڵکیابێ. سیویەکی ئایار یادی ڕاگەیاندنی کۆمەڵی دادگەری کوردستانە و لە سیویەکی ئاری 2001 و لە هەلومەرجێکی هەستیاردا خۆی ڕاگەیاند و تاوەکو ئێستا 4 کۆنگرەی بەستووە و لە ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق و دەرەوەش خاوەنی پێگەیەکی سیاسی بەهێزە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی. ئێمەی کەروانی ڕابوون و وەستانەوە و تێکۆشانی هەڵگیری ئاڵای